کە دەیەمین فستیڤاڵی نێودەوڵەتی فلم لە شاری دووەک بەڕێوە دەچێت کە ئەم فستیڤاڵە بە بەشداری سینەماکارانی 34 وڵاتی جیاواز بەدرەوەچێت و بێگومان لە کۆمەڵێک نمایشکردنی فلم و لە هەمان کاتیشە بە ئامادەبوونی کۆمەڵی ئەکتەر و دەرهێنەر و ئەو کەسانی لە بواری فلمسازیە کارەکەن لەوێ بەشدار ئەبن بە خۆشحاڵیەوە ساڵانە ئەم فستیڤاڵە بە شێوازێکی باش ئامادەکاری بۆ ئەکرێتەوەکو پێشوازی لە میوانەکان بکرێت و ئەو فیلمانەش لەوێ نمایش کرێ ئەم ساڵ جیاوازتر فیلمەکان بێگومان فیلمی زیندانی تایە کە و کەسانی لە زیندانان توانیانە بەشداری تیا بکەن ئێمە دواتر زانیاری زیاتر وەرەگرین و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە گرنگی بە بواری فیلم و فیلمسازی بدرێت لە هەرێمی کوردستانە و بۆیە لە شاری دووەک و ئەم ساڵیش بە شێوازێکی باش کاریان کردووە لەسەر ئەوەی کەم فستیڤاڵە بە باشی بەڕێوەبەرێ بێگومان لەگەڵ نمایشکردنی فیلمەکانە چەندین پانێڵی جیاواز وە لە چەندین شوێنی جیاوازیش فیلمەکان لە شاری دووەک نمایش ئەکرێ بۆیە ئێمەش تیمی دەستگای میدیای کورسات لەوەیە تاوەکو بتوانین ئێمە ڕۆژانە زانیاری زیاتر لەسەر فستیڤاڵەکە و بزین ئامادەکاریەکان خۆی لە چیا بینێتەوە بۆیە ئەمە ئەمڕۆژ زۆر بەڕێز کاک مەسعود عارف بۆ تبێژی دەیەمین فستیڤاڵی نێودەوڵەتی فلم لە دووەک کە یەکێکە لەو کەسانەی یاخوب بڵین هونەرمەندێکە کە هەمیشە خەمخۆر بووە لە بواری فیلم و فیلمسازی لە دووهۆکی خۆشەویست و بۆیە بەردەوام هەوڵیاوە ئەو پەیوەندیانە زیاتر دروست بکات لە نێوان پارێزگاکان و شارەکانی ترا و لە نێوان ئەو کەسانەشی کە لە دەرەوە کاری فیلمسازیە کار ئەەکەن بۆیە ئێمە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە شاری دووەکی خۆشەویستەوە کاک مەسعود عارفمان لەگەڵایەکە زانیاریمان باتێ کاک مەسعود سڵاو لێبێ و بەیانی و باش سڵاو لێبێ کاک مەسعود سڵاو بەڕێز باوەژی گەلێک سپاس زۆر سپاس کاک مەسعود دەگەر پێمان بڵێ بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکان لە کێوە دەستی پێکرد چۆن ئەم ساڵ بتوانن جیاوازتر بێ و ئێوە کارەکان بە شێوازێکی باش بتوانن بەڕێوەبەرن خۆت ئاماژەی پێبێ فەرموو بێگومان فیلمە فستیڤاڵە دووەکی ڕێڕەوەکە خۆیان ئەم بێژین یا تایبەت هەیە یان یا جێگیر هەیە هەموو ساڵێکی سەرتەکردن ئەو ژی دەربازبوونە چەندین قۆناغادایان ئەم شێ بێژین 5 قۆناغن دەست نیشانکردینە قۆناغایەکی هەرژێ مەها 5 و 6 هاتبوو ڕاگەهاندن و دێ فیلمێنە وەرگرتن و ڕاگەهاندنە فیلمە فستیڤاڵە دووەکیە نێودەوڵەتیە قۆناغا دوێت بیتە قۆناغا وەرگرتنە فیلما و ژێک ڤاڤارتنە فیلما یان هەڵبژارتنە فیلما و فیلمە بچنە پێشبەرکیەدا قۆناغا سێت بیتە قۆناغا چێکردنا کەتەلۆکێ و ئافیشێ و دیسان تەکنیکە و هۆڵن و ئۆتێل تێنەگرتن و میێوان تێنە ئاگادارکردن و بڕێیا مەتار و بڕێیا سیارە هاتن و چوونە میێوانە هەمی تێتە جێگیرکردن قۆناغا چارێ قۆناغا دەستپێکردنا فیلمە فستیڤاڵەیە و ئەو ڕۆژێن و فستیڤاڵ تێدا دەرباز بین بە پێشکەشکردنا فیلما و دیسان ئەو پەناڵێت ناودا ئەو چالاکیت ئێنەکردن بۆ ماوەی 7 ڕۆژات بیتە قۆناغا چارێ قۆناغا پێنجێ قۆناغا دومایکێ ئەو ژی دومایک ڕۆژە فیلمە فستیڤاڵەیە و ئەنجامی فیلما تێنە ڕاگەهاندن ئەو فیلمەتکەتینە کێبرکیەدا دیساژی دوێ ڕۆژێدا تێتە ڕاگەهاندن و ئەف گەڕە دومایی کات و گەڕا دوی فێدا حاضری تێنەکردن و فیلمە فستیڤاڵ بێتەکردن و بەردەوام بیت زۆر باشە لە دەیەمین فستیڤاڵی فیلم لە شاری دووەک ئەو فیلمانەی کە لەوێ نمایش ئەکرێن چەند فیلمی کورتە فیلم تیان نمایش ئەکرێت و واروە چەند فیلمی درێژیش تیان نمایش ئەکرێت ببورن دەنگەلێک نزم بدێت ئەو فیلمانەی کە لەم فستیڤاڵی ئەم ساڵدا لە دەیەمین فستیڤاڵدا کە نمایش ئەکرێت چەند کورتە فیلم تێیدا بەشدارە لەم فستیڤاڵەدا بەێ بۆ ئەف ساڵەدا 116 فیلمێت هەین ژوان 116 فیلما 5 فیلم کوردینە ژوان 5 فیلمێت کوردی 12 کورتە فیلم ئەم بێژین کەتینەت پێشبڕکیەدا دیسا 6 فیلمن درێژ دیسا 6 فیلمن دیکۆمانتاری بەشی بیانیشدا مە 66 فیلم هەنە واتە ji bivana jî em bêjin 26 فیلمên Kurdî têkrayî ji 5 filma kandîdin yan berbijêrek ku xelata werbigirin dîsan 31 filmên biyanî jî kandîdin berbijêrek ku xelata werbigirin bi têkrat bine 57 xelat ku di hemî gera فیلمە فستیڤاڵە دووەکیە نێودەوڵەتیدا کێبرکی سەرتێتەکردن زۆر باشە کاک مەسعود پێمان بڵێ ئەم ساڵ لە ئەم فستیڤاڵی ئەم ساڵا دەیەمینە فیلمی زیندانی تایە ئەم فیلمانە چین ئەگەر ڕوونکردنەوە بێ لەسەری
ساڵانە من نەریتەکەیە ئەف نەریتەژی ئەوە کو پشتی ئەم فیلمên درێژیان ئەم بژین di filme vîstevalê da nîşadên di Holanda me par bû kempa dubîst birin ew penaberên ku hatîne twê kempê da dî sal wêrê hatine nîşandan ku xelk jê bêbar nebîteve. Ev sala da me cihêvek bu hasiyan em bîr dikeyne ve her salekî şêwazekî bikeyn ew bû biryar hate dan bû girtîxana zirka ya çaksaziyê wate ew filmên Kurdî bû mavê 6 roja piştî têne nîşandan ve holê da em dibin bu wan kesan nîşadanê ku girtîxanê da wate em bêjin sînema jî beşeke ji çaksaziyê dîsa jî ew kesên girtî û di nava zîndana da bêbar nebin ji dîtina filmên sînemayî. زۆر باشە ئەمە بینیمان لە فستیڤالەکە لەگەڵەوەی کە بە ئامادەبوونی هونەرمەندانی کورد لە هەموو سەرتاسەری کوردستانەوە چەندین میوان لە دەرەوەی وڵاتەوە بانگێشتکراون و تاوەکو لەوێ ئامادە بن پێمان خۆشە پێمان بڵێ فیدباکی ئەو میوانانە چییە بۆ فستیڤالی دووەک بۆ فیلمەکانن کە فیلمی کوردی تایە چۆن لەسەر سینەما قسە ئەکەن بە تایبەتی ئەو فیلمانەی کە کوردین بله bi gorey dîtina sînemakarên me û bi gorey dîtina keso em bêjin ew kesên ku ji dervey Kurdistanê tênet nava filme vîstevalê da hemî amajepê çendê deneve ku vîstevala Duhokê yek ji girîngtirîn vîstevalên Rojhilata navî ne. Dîsa jî ev sala da ji 34 welatên cuda cuda mêvan hatîne. Bi wê wateyê ku rastî jî heye ev sînemakar û ev kesên ku ji derveyî welatî tênet nava filme vîstevalê da bû me cê şanaziyê ku ew bine balyozên wê çendê ku belê li Herêma Kurdistanê li bajêrê Duhokê vîstevaleka geleka girîng tête gêran ku ev vîstevale rasta bi navê Duhokê lê ji hem bu herêmê hem bu her çar parçên Kurdistanê wekû dibêjin balyozeke bu hemî dinyayê. زۆر باشە ئەم فستیڤالەکە ئەم ساڵ دێمین فستیڤالە ئەنجام ئەدێت هیچ گۆڕانکارێکی هەیە بە چاو ساڵانی پێشودا و فستیڤالەکەش بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام ئەبێت. ساڵانە ئەم بۆ ماوەی هەشت ڕۆژا vê vîstevalê digêrîn wekî me gotiye ve ya xwe cîre yan ya cêgîre ew kar û çalakiyê têda têne encamdan lê em hinek horankariyê biçîk têda dikeyne ve. Dîsat ev sala jî de di bû mavê heşt roja bîtin ji nehî mehê dest pêkir heta 16 mehê di danê spêdê de penal têne gêran dîsan li vê holê em nebijin hola kongiran saet dû film dest pê dikin li hola Duhok mol Cinemax saet dehî spêdê heta dehî şevê film berdewam bine ve. Best ev sala da ew tiştê ku piçek cêwas hatiye kirin me pêş film bû zaroka hazirkirîne ku zarok jî bêbar nebin û bine beşek ji vê filme vîstevalê. Dîsa ez dixwazim amaje pê çendê deme ve ku hemû salekê foksa vîstevalê yan vîsteval dibin dirûjmekî da tête gêran. Bû di hemîn gera filme vîstevalê dibin dirûjmê yan foksa me kete ser zimanê dayîk wate her kesek li her kinarekê dinyayê bîtin mafekê wî ya rewaya ku bi zimanê xwe dayîk hunerê xwe kulturê xwe pêşkêşket û em bijîn karê xwe pê bikete ve. Li ber wê jî da ya diyare ku di nava Herêma Kurdistanê da çendîn ziman hene çendîn zimanên cuda cuda hene wekû zimanê Kurdî, zimanê Turkmanî, zimanê Siryanî, zimanê Erebî ji ber wê jî da em saporta wê çendê dikeyne ve ku kar û çalakiyên hunerî û yên edebî bi zimanê dayîk bê nekirin. زۆر باشە کاک مەسعود هەموو ساڵێ بەڕێستان بەشدارە بن لەم فستیڤالایە و دەستێکی باشیشتانەیە لەوەی کە بتوانن ئامادەکاریەکان بە شێوازێکی باش بڕوات بڕێوە ئەم ساڵ ئاستی فیلمەکان لە چاو ساڵانی پێشووە ئاستێکی باش بەخۆیەوە بینێت و ئەتوانین بڵێن فیلمە کوردیەکان ئەتوانێت لە کێپڕچیەکانە بتوانێت براوی بەدەست بێنێت بێگومان ساڵ بوو ساڵێ ناڤڕووکە فیلمە vîstevalê baştir lê tête ve sal bû salê filmên gelek baş û hêst êne çêkirin sal bû salê sînemakarên me baştir dizanin ka erkê wa di nava sînemayê da çi ye. Xweşbextane ez çên bêjim di vê gerê da yan gera di hemîn gera filme vîstevala Duhokê nêv dewletî hem ji layê navarûka wê ve navarûkeka baş û hêz e hem jî dadwerên gelek baş ev sala de hazir bûyne bû vê filme vîstevalê. Bi rastî jî em ava te xazîn ez bawerim eger hatu ev qeyranên darayî nebane ve nuke astê sînemakarên me hêşta baştir û bilindtir ba. Hêvî xazîn ku ev rewşe
ولی بیتوه پتر ام بجین پالپشتیل سینما کارین کرد بیتا کرن چونکه براستی برهمه که گلکی باش پیشکش کنه و نتنی بو ویستوالا ما بلکو بو گلک ویستوال دنیای جی زۆر باشە کەواتە ئەتوانین بڵێن ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە ساڵانە هۆکارێکە بۆ ئەوەی کە هەندانێک بێ بۆ سینەماکاران و هەروە ئاستێکی باشتریش لە کاری فیلمسازیدا تۆمار بکرێت؟ بێگومان فیلمە ویستاڤال gelek giringe salane bête gêran du meşaya em tiştekî bikeyin di van salê derbasbûyî da ev jî ew e ku têkelî di navbera em bijîn sînemakarên Kurda çêbûye ve ev têkeliya bûye eger wê çendê ku çendîn film hatine çêkirin em bijîn aktorên wê teknîkarên wê sînarêz derhêne renge hemû Kurd bin her yek jî rengeş parçekî bîtiyan her yek ji bajarekî bîtin wate filme vîstaval şiya bîte ew pir ku vatê keliya gelek pêz navbera sînemakara da çêket ku ev jî qazanceka geleka mezin e ji bo sînema Kurdî. زۆر باشە کەواتە ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان کە لە شاری دووەک سازەکرێت لە شاری سلێمانی لە شاری هەولێر کاک مەسعود تا چەند گرنگە ئەم پەیوەندیە مادام ئێوە لە 34 وڵاتی جیاوازەوە سینەماکاران لێەوە هاتوون بەشدار بوون ئەو هەمانگی و پەیوەندیە دروست بێ کە ئێمەش بتوانین فیلمەکانمان زیاتر بەرینە سینەماکانی دەرەوە ئەو چیرۆکانە یاخود ئەو کەیسانێک کە ئێمە هەمانە لە ڕووی سینەماوە بە جیهانی بناسیێنی. بێگومان hebûna vîstevala gelek giring e lê ji wê giringtir bibû çûna min hebûna palpiştî û seportê ji bo fîlmên Kurdî eger hatû me beşekê pareyê hebî di nava Herêma Kurdistanê da em vî beşê xwe pareyê hemû bi vekirina vîstevala ve beyn êdî berhem me nabîte ve ber wê jî de gelek cara ez gel wê bû çûnê me ku pitir divêtin me karên sînemayî hebin eger vîsteval her tinê me bû biyaniya kir em çi qazancê jê nabîne ve hêvî xwazim em pitir foksa xwe bixîne ser wê çendê ku em fîlmên baş çêkeyne ve min berî wike jî got rast e vîsteval bi navê Duhokê lê ne tineya Duhokê ne tineya Herêma Kurdistanê ye belkû her çar parçên Kurdistanê ye ber wê jî de em vîstevalekê giringiyê pê bideyîn û mezin bikeyne ve lê ji wê giringtir naveroka vê vîstevalê ku em filmên Kurdî yên pêz taybet li Herêma Kurdistanê û li bajarên me yên Silêmaniyê Hewlêrê Duhokê da bibînî ku ev karet ên encamdan ew bine sedem û eger wê çendê ku vîsteval jî serkevî. زۆر باشە هەموو ئەو کەسانی کە بەشداریان لە فستیڤالەکەدا کردووە هەموو ئەکتەران و ئەو کەسانەشی کە بانگەش کراوان بۆ فستیڤالەکە تا چەند بە جۆش و خرۆش و بە هەیەجانەوە بەشداریان کردووە لە فستیڤالەکە تا ئێستا. Herçende pirsiyar gelek baş negeşte min lê ya ez tê geştîm pirsawet ser heyecanê ye bînerekê gelekê baş hatiye mêvan gelek başî hatîne coş û xirûşeka gelek baş heye ez sîvîdarim em hemî van çalakiyan biparêzîn em hemî palpişt bîn çuke bi rastî bînerê me xelkê me di hemî bajarên Herêma Kurdistanê da têniyê divê meselê ne ku pêtiviye hem vîsteval hem karên sînemayî perepêdan û berdewamî hebîtin. زۆر باشە کاک مەسعود وەکو دوایین پرسیاری من بۆ تۆ بزانین لە فستیڤالەکە کێبڕکێ هەیە لە نێوان فیلمەکانە خەڵاتەکانتان بەسەر چ بوارەکانە باش کردووە باشترین فیلم باشترین ئەکتەر باشترین دەرێنەر پێمان خۆشە خۆت ئاماژەی پێ بێت. بەێ بەێ me beşê dirêj da em bêjîn nêzîkî pênc xelata hene xelatê baştirîn derhênan e xelatê baştirîn sînaryo baştirîn ektera keç baştirîn ekterê kur dîsa me di beşê dîkomantarî da xelatê baştirîn filmê dîkomantarî heye gel wê jî da em bêjîn salane rêxirawa rexnegirên sînemaya Fêbrêskî ya Fêbrêşkî xelatekî dest nîşan ket ew jî yan xelatî dete filmê beşê dîkomantarîyan jî dete beşê filmên dirêj dîsan jî bu kurta filma me du xelat hene ew jî xelatê dadwera digel xelatê baştirîn kurta film. زۆر باشە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بە شێوازێکی زۆر باش بتوانن فستیڤالەکە بەڕێ بکەن و بتوانن هەموو ئەو کەسانەشی کە لەوێ میوانن بتوانن فیدباکی باشیان هەبێ بۆ هەرێمی کوردستان و فستیڤاڵی دووهۆک دووبارە سپاس بۆ تۆ کاک مەسعود کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە شاری دووهۆکەوە لەگەڵمان نبووی.